ململانەی ئێران و ئەمریکا پاش سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران و ڕوخانی ڕژێمی پاشایەتی لە وڵاتە و دامەزراندنی کۆماری ئیسلامی لە ساڵی 1979 دەستی پێکرد. To prevent Iran from acquiring a nuclear weapon. ئەمریکا وەک زلهێزێک هەمیشە خۆی بە پێشەنگی ئەوە زانیوە سنوورێک بۆ دەسەڵاتی ئێران چ لە ناوخۆ و چ لە دەرەوەشدا دابنێت. وێ ڕایبڕینی چەندین قۆناغ ململانەی ئەمریکا و ئێران لەسەر دۆسیەی ئەتۆمی ئێران گەیشتووەتە لووتکە. ئەمریکا و ئیسرائیل بە مەترسیدار ناوی دەبن و پێیان وایە تاران ئامانجی سەرەکی لەم بەرنامەیە بە دەستخستنی چەکی ئەتۆمیە. لەلایەکی دیکەوە بەرپرسانی باڵای تاران ڕەتی دەکەنەوە و عەلی خامنەیی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێرانیش فتوای حرامکردنی چەکی ئەتۆمی داوە. حکوومەتیش ئاماژە بەوە دەکات بەرنامەی ئەتۆمی ئێران بۆ مەبەستی مەدەنی و پیشەسازی و بەرهەمهێنانی وزەیە. گەرچی ڕێکەوتنی فرەلایەنە لە ناو ئەمریکا و ئێران و یەکێتی ئەوروپا بۆ چاودێری بەرنامەی ئەتۆمی ئێران واژۆکراوە، بەڵام ئەمریکا لە سەردەمی ترامپتا لەو ڕێکەوتنامەیە کشایەوە و بەردەوام ئاماژە بەوە دەدات بژاردەی سەربازی لەسەر مێزە و وەک دوا بژاردە ئامادەیە. بەڵام پسپۆران هۆکاری بەکارهێنانی ئەم بژاردەیە بۆ 4 هۆکاری سەرەکی دەگێڕنەوە. یەکەم، بنکە ئەتۆمیەکانی ئێران لە یەک شوێندانین و لە چەند ناوچەیەکی جیاوازدان و زۆربەیان دەکەونە قوڵایی ژێرزەوی و ناوچەی شاخاویەوە. دەستگا هەوڵگەریەکانی ئەمریکاش زانیاری تەواویان لەبارەیانەوە نییە و وەشاندنی گورز لەوانەیە چەندین مانگ و بگرە ساڵیش بخایەنێت. بەمەش ناوچەکە دەبێتە مەیدانی شەڕێکی درێژخایەن کە بەگران لەسەر ئەمریکا دەکەوێت و لەوانەیە لە ئامانجەکەشی دووری بخاتەوە. دووەم، سنوورەکانی ئەمریکا لە ئێرانەوە دوورن، بەڵام لە ناوچەی کەندا و ئەفغانستان و عێراق و ئەمریکا بەرژەوەندی فراوانی هەیە و وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەکەدا هەن و بنکەی سەرکردایەتی هێزەکانی ئەمریکا لە وڵاتی بەحرەیندایە. ئەمەش لەلایەن جەواد زەریفەوە بە وڵاتانی کەندا و ڕاگەیەندراوە و پێی وتون ترامپ 7 ڕۆژ لە دەسەڵاتدا ماوە و بەڵام ئێمە بۆ هەمیشە لێرەین. سێەم، بازرگانی و هەناردەی نەوت لە گەروی هورمۆزەوە دەکەوێتە مەترسیەوە کە قەبارەیەکی مەزنی نەوت لەم گەروەوە هەناردە دەکرێت. بەمەش ئاڵۆزی و شڵەژان لە بازاڕی وزە نەک لە ناوچەکە بەڵکو لە تەواوی جیهانیشدا دروست دەکات. چوارەم، نەتەوە یەکگرتووەکان و ڕای گشتی جیهانی و بگرە ڕای نێوخۆیی ئەمریکا لەگەڵ هەڵگیرسانی جەنگێکی نوێدانین کە لەوانەیە ئاکامەکانی لە فیرۆدانی توانا سەربازی و مادی و قوربانیانیشی زیاتر لە شەڕی عێراق و ئەفغانستان بن. ڕای گشتی گەلی ئەمریکا لەگەڵەوەدا نییە ڕۆڵەکانی لە ڕیزەکانی سوپادا بە کوشت بدرێن و بە تایبەتی لەو شەڕانەی کە لە سنوورەکانیەوە دوورن. جێ ئاماژەیە بژاردەی سەربازی کە ترامپ جاروبار باسی لێوە دەکات کەمتر لە 2 مانگی دیکە کۆشپی سپی بەجێ دەهێڵێت، زیاتر بۆ ئەوەیە کێشە بۆ جۆ بایدن دروست بکات و بازنەی سەرقاڵیەکانی فراوانتر بکات. تەنانەت هیچ کام لە تیمی ڕاوێژکاری و وزاریەکەی ترامپ لەگەڵ بژاردەی وەشاندنی گورزی سەربازیدا بۆ سەر ئێران نین. سپۆرانیش باز لەوە دەکەن کۆشکی سپی بە سەرۆکایەتی بایدن وشارەکان لەسەر ئێران بەردەوام دەکات و بەڵام گرژیەکان لەبارەی دۆسیەی ئەتۆمیەوە هێورتر دەبنەوە. بە تایبەتی ئێران بە مەرجی گەڕانەوە بۆ ڕێکەوتنامەکەی ئەمریکا و ئەوروپا و ئێرانی کردووەتە مەرجی دانوستاندن لەگەڵ ئیدارەی داهاتووی کۆشکی سپیدا. We are creating the conditions for building trust.